بس يعني أم كشفة وأنا دقيقة. أوش هالمرض مسألة عبد الله وجلاله قريبي كل فكرة ما لنا لا هذا من برسالة كم ديار غريب قضي سألك توقع كيلين يعني سألك توقع شو هالشوينة كوا مستحيل هالكندري شوينة أو بديتي دايم كاري أو وكو جنان بريالي إما هيك أو دكان شتات عم بتشاكينو تنظيمي كانوا بيدينا ودستانا ويتري ولا في وديابي إن شاء الله. ئێمە ئەمڕۆ وەکو ژنانی تەفگەری ئازادی وەکو هەموو ئەرکێکی در بە ئەرکی خۆمانمانزانی کە بین سەردانی برینارەکانی کونەماسی بکەین و سەردانی بنەماڵەکەیان بکەین و سەردانی ئەو شوێنە بکەین کە ڕووداوەکەی لێیە. ئێمە ئامانجمان ئەوە بوو کە وەکو ژنانی تەفگاری ئازادی بین نوێژەنکردنەوەی دوکانەکە لە ئەستوی خۆمان بگرین و نوێژەنی کەینەوە، بەڵام دیارە کۆمپانیایە کە بە ئەرکی خۆی ڕستاوە بۆ نوێژەنکردنەوە جێ ڕێزە و دەستخۆشی لەکەین و ئێمەش بەڵێنمان داوە پێیان کە تەواوکەری شتەکانی تریان بین لەگەڵیانە هاوکەر بین. ناوەڵا ڕۆژاوا بێ ڕۆژسەڵات بێ باکوور بێ باشوور بێ هەر کووردا کورد هەر کورد نییە هەرچێکی دوژمنەک ڕاست بەوە هەر کورد لەناوە بە هەچ کوردێک بێ کورد هەر کوردە کاکەجە چ ڕۆژسەڵاتی بێ و چ ڕۆژ ئاوایی بێ و چ باشووری بێ و چ باشووری بێ هەر کوردە هەر وەڵاوێ هەمووی وەختی خاوەنداری لێ بکرێ هیوام ئەوەیە هەر چوار پارچەکە یەکتر بگرێتەوە.